چیرۆکی هندی کچی نوعمان و حەجاج. شەهرەزاد وتیە جێڕنەوە کە هندی کچی نوعمان جوان و شۆخ و شەنگی سەردەمی خۆی بوو. لای حەجاج وەسفی جوانی ئەو کچەکەن، ئەویش حەزی لێکات و سامانێکی زۆر ئەدا، ئەمجا لێی مارەکەن. دوای گواستنەوەی بە چەند ڕۆژێک حەجاج ئەوێ بچێتە لای کاچێتە ژوورەکەی سەیرەکە هند لەبەر ئاوێنێک سەیری دەم و چاوی خۆی کات و بە شیعر جنێ و بە حەجاجەدا. حەجاج بەرەو دوا ئەکشێتەوە، ناهێڵێت هند بیبینێ. دوای ماوەیەک حەجاج ئەوێت تەلاقی بدە، بۆ ئەو مەبەستە عەبدوڵڵای کوڕی تاهیر ئەکاتە وەکیلی خۆی و ئەینێرێتە لای هند کە تەلاقی بدە. عەبدوڵڵا چێتە لای هند وەڵێ حەجاجی کوڕی محەممەد منی کردووە بە نوێنەری خۆی و ئەم 200,000 درهەمەی پاشەکێکەتی بە مندا بۆ نردویت و ئەوێت تەلاقت بدە. هندی ژەڵێ بەو خۆی عەبدوڵڵا ئەو ڕۆژانەی کە لەگەڵ ئەودا بووم خۆشیم نەدیوە، لەبەرەوە کە تەلاقیشمدا هیچ نیگەران نیم، پەشیمانیش نیم. جا ئەو 200,000 درهەمەش مژدانەی ڕزگاربوونمان لەو حەجاجە، دیاری و مژدانەی منە بۆ تۆ، چونکە لەو سەگەی هۆزی سەقیف ڕزگارم بوو. وەسفی جوانەکە هند گەیشتە لای میری مسلمانان عەبدولمەلیک کوڕی مەروان، ناردی داوای کرد. هند نامەیەکی بۆ خەلیفە عەبدولمەلیک کوڕی مەروان نارد کە ڕازیە شووی پێ بکە، بەڵام تەنیا یەک مەرجی هەیە. ئەگەر پرسیت مەرجەکە چییە، ئەڵێم ئەبێت حەجاج ڕەشمەی وشتری کەژاوەکەی من بگرێت و بە پێی پەتی بمهێنێت بۆ لای تۆ. خەلیفە کامەی بیست زۆر پێکەنی وتی حەجاج چار نییە فەرمانی شاهانە پەسەند بکەی. ئەمجا حەجاج ناردی کە بە هین بڵێن باجلی بوکێنی لەبەر بکە ئامادە بێ، کە بوو خرايە کەژاوە فەرمانیاندا بە کەریم ڕەشمەی وشتری کەژاوەکەی گرت و بە پێی پەتی هند بە درێژایی ڕێگاکە لاقرتەی بە حەجاج کرد و گاڵتەی پێکرد و پێی پێکەنی. ئەمجا بە پێخەسووەکەی وت پەردەی ئەم کەژاوی هەڵبدەوە، کە هەڵی دایەوە تێر بە حەجاج پێکەنی. حەجاجیش ئەم شعرەی وت ڕەنگە شەوێک من وەهام کوشت بیت، بە تاکی ئەشکم پێ هەڵڕشت بیت، پێکەنە ڕۆژتە گەرنا بێ دەماغ، لێت بدەم بەشی هەریەک مشت ئەبیت. هندیش بەدەم لاقرتێکردنەوەم شعرەی وت هیچ نەبوو جاران ڕوحمان سوڵتان بوو، لە دەست چوو هەرچی پارە و سامان بوو، سامان و پارە ئەگەڕێتەوە هەر عەشقە لە بری قەت نابێتەوە. هند لەگاڵتە پێکردن و لاقرتێکردن نەکەوتا گەیشتە بەر کۆشکی خەلیفە. ئەمجا دینارێکی بەردایە و بەر وشتری کەژاوەکەی و باین کرد، وشترەوان درهەمێکم لێبەر بووە بۆی بگەڕێ بمدەوە. حەجاج دانەوێ و پێیوت خاتون ئەوە دینارەکەیە. هند وتی نەخێر درهەمێکە 50 فلسێکە. حەجاج وتیەوە دینارێکە. هند وتی سوپاس بۆخوا کە لە بری درهەمێک دینارێکی پێبەخشیم، بێنە بیدە دەستم. حەجاج زۆر تەریق بووە. ئەم جاگەیان دێ کۆشکی خەلیفە و بردیە ژوورەوە. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو.